ئێرە رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 20 ئایاری 2025 تان پێشکەش دەکەین. پاش کۆبوونەوەی شاندی دەم پارتی لەگەڵ پارتی دەڤا و سەعادەت دەم پارتی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕێگەیان دەبێت کۆمسیۆنێک بەردەسەڵاتی تەواوەتیەوە لا ژێر چاودێری پەرلەماندا پێک بهێنرێت. لا ڕاگەیاندراوەکەی دەم پارتیدا هاتووە لەم سەردانانەدا بابەتی گرنگ دەربارەی ئایندی دیموکراتی تورکیا تاوتوێ کراوە و دوایندیدا لەگەڵ بەڕێز ئۆجەلان و بڕیارەکانی کۆنگری 12 هەمینی پەکەکە باشەوەیەکی بەرفراوان هەڵسەنگاندنیان بۆ کراوە. لەم چوارچێوەیەدا ئەرکی پارتە سیاسیەکان و پەرلەمان گفتوگۆیان لەسەر کرا و شاندەکەمان پێشنیاری کرد کە لەژێر چاودێری پەرلەماندا کۆمسیۆنێک بەردەسەڵاتی تەواوەتیەوە پێک بهێنرێت کە نوێنەرایەتی هەموو لایەنە سیاسیەکان بکات و هەوڵەکان بۆ ڕێککەوتنی دیموکراتیک ئاسانتر بکە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەی دەم پارتیدا جەخکراوەتەوە لە ڕۆژانی ئایندەدا شاندی دەم پارتی لەگەڵ ئاکەپە و مەهاپە و پارتە سیاسیەکانی دیکەش کۆ دەبێتەوە. پەروین بۆڵدان ئەندامی شاندی مراڵی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی لا لێدوانێکدا بۆ کاناڵ تی24 تورکیا قسەی کرد و هەڵسەنگاندنی بۆ بانگەوازی با کۆمسیۆن لا پەرلەمان دامەزرێتی دەوڵەت باخچەری سەرۆکی مەهاپەی کرد. پەروین بۆڵدان دەڵێت ئەوان ئەم پێشنیازە بە ئەرێنی دەزانن و پشتیوانی لێ دەکەن. جەختیش دەکەنەوە شوێنی سەرەکی بۆ چارەسەرکردن لەم بابەتە دەبێت پەرلەمان بێت. هەروەها بۆڵدان دەشڵێت زۆربەی لایەنە سیاسیەکان لەسەر پرسی دامەزراندنی کۆمسیۆن هاوڕان. هەروەها ئەو ئەندامی شاندەی مراڵی داوای لە ئاکەپە کرد بە پێ دواکەوتن بۆ چوونەکانی خۆی دەرببڕێ. پەروین بۆڵدان ڕاشیگەیان وەک بەڕێز باخچەلی و توێتی پێویستە پەرلەمان دەست بەجێت دەست بەکار بێت و بێگومان پێویستە پێش ئەوە دانوستاندن بکرێت و گفتوگۆیشی لەسەر بکرێت. وتیشی لەگەڵ ئەوەشدا ئێمە بە تەواوی پشتگیری لەو بیرۆکەیە دەکەین کە هەلایەنێکی سیاسی ئەندامێکی بدات با کۆمسیۆن و بە کۆمسیۆنەکانی خوارەوە پشتگیری کۆمسیۆنەکە بکەن و سەرۆکی کۆمسیۆنەکە لە بنەڕەتدا سەرۆکی پەرلەمان بێت. پەروین بۆڵدان لە کۆتاییشدا دەڵێ گۆڕانکاریە یاساییەکانی پێویست بۆ دیموکراتیزەکردن دەبێت لە ڕێگەی کۆمسیۆنەکەوە گفتوگۆی لەسەر بکرێت. ئەندامی لەژنەی بەڕێوەبەری گشتی ئەنجومەنی گەنجان و ئەندامی ئەنجومەنی ناوەندی دەم پارتی لیڤان ئۆرمان لە ناوچەی ئەسێنوەرتی ئەستانبول دەست بەسەر کرا. نازانرێت لیڤان ئۆرمان بە چ پاساوێک دەست بەسەر کراوە و براوەتە کوێ. ئەنجومەنی گەنجانی دەم پارتی ڕێگان ئەندامەکان با کەلەپچەکراوی و ئەشکەنجەدان دەست بەسەر کراوە و هەروە ڕاشی دەگەێنن تێکۆشانی گەنجان بافشار و ئەشکەنجە نەوەستاوە و هەردام پێشکەوتووە. لە ئەندامانی کۆنگرەی 12 مینی پەکەکە سورغوێن ئاڤێستا ڕایگەیان لە بەرامبەر یاریە گڵاوەکانی دەوڵەتی تورک زیاتر تێدەکۆشین و بۆ ئەمەش ئەرک و بەرپرسیارەتی خۆمان جێبەجێ دەکەین. ئەم بخۆ لە قارشی کۆمپلۆ دیلگرتنە سەرۆکاتی تەولی پارتی لە سەرۆکاتی دوای قۆشینên دیلگرتنێدا ببە و سیستما ئیمرالیدا ژیان بکە و gerekçe me tevlîbûnê ew e ku em serok ji sîstema îmralî derxînin yanî wî zindanê derbixînin fîzîkî azadiya rêbera ku em dest bixînin ev gerekçe me ê herî sereke û nav partî daş sîsê dudu zêdetir em tevlîbûnê ku çêbine ev tevlîbûne îja devlet nikare yanî vî nedîtî de were psikolojîk asna wek şerekî onur ji xwastin bişkînin. İşte teslim bibin, silaha devci berdin, zaten örgüt işte biryar girtiye unji gerek teslim bibin. Naha düşmün pırzede hakikat ime nizane. Yani rastiş hakikata PKK u şervani vi pırzede nizane. İşte bir rebazı nisa kırış liser tünela digerin, hevala bangavazi dikin, hevala duhazın teslim bigirin. Berivi yani daxuyenik heval cemal da bu yani gerçekten de fedayin ku
چند ساله قرشی و شر بکه جبو چه تسلیم نبود قالتی که او قصه ظلم و سرما دایمش ولی جن همه گریلای جستار همه گریلای هپگه به تک زمان هوا دی پواجی aslında bu gotine xo duxazın raber bikin yani te fهم kirin o emji yani hayan davi taybet heval besi heval mitra heri davi ev alanı da şehit bun emji de şahsi van hevalada o jbuki tekoşin xortır bikin jbuki ev listokin devleta Türk zedetiri xo li qarşiwi de ali leşkeri da de ali jiyani da ام ده زیادتر جبو کی تکوشیم بکن و شرکی دشوار بدن مشاندن وی پواژه دا چه بخواش بکه و سر ملمه ام بیک بینن هەروەها ئیبراهیم ئۆرفا یەکێک لە نوێنەرانی کۆنگرەی 12مینی پەکەکە لە کۆنگرەکەدا ڕایگەیاند ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان بابەتی مشتومڕنیە و دەشڵێت دەبێت ڕێبەرۆجەلان لە ئیمراڵی نەمێنێت. Yani şerri çekleri gelip teşmede kazanç gelir. O roja iro eğer devlet Türk mecbur maya biçeceğim serkoti evi sayı zaman çekleri. Mana serkoti xadu bize doğru der devlet icmara god. Hem destek devlet nekin bahsa gelat ve doğru varat. Ha eğer iro ne kariyamet nebke uçuya Berlin'e serkoti demek ki bala derket. Bu yadidir yani heze xo astarliya vali sayfidin am küçük dinirkin. Yani şerri kunakiri devlet ne kabul کسی برانبری دایشی نکاری بسکی. مثلا برای خودان ارمنیستانی دم ها نکاری. خودم میوانش کسی یعنی تسلیم. نکوش بوچوک ببینی یعنی رالی تا اوسه. بیرو تشته کو یه دنیا پلانای دام خستی مریته. روس اوقات دولتی که مزین بیرو کوان هیا ما طرز شهری وان طرز این تاریه. بسات هزاران من دهی دنیا اتصال. ریو برای حزب الله قاسی ما تدبیر خود نگرد. ناف چند هفته داد تصفیه بود. یعنی اما قاسی موسی قبچوک سانکی پاتا ماین وقت دکچونه که وقت اشته من نکاری نه امکارم بکنی و هزار تکنیکی آنها در دست ما دا انتشت حوال دولایی نکنه آشکره کنه نه آشکره نکنه در دست دولت دا تو نه هم گیشت نه ویاست حوال ناش بو به واژه یعنی هیچ وسا وردا وینینه هیچ گلوور کردن شلو کردن وینینه لازم سرک آزاد به یعنی سرک آزاد نه به امواک ملیتانی سرکاتی نه و فدایی نه یکی اولا که ترس خواهی مرنه جنینه و ترس خواهی تشتک جنینه سرو قضات نبهم تو گاوی نبیش نت یعنی هم وید بجنه و کی کاره من مگرد آنها اولش قندیلی هاتنه گاره هر یکی بمب خواهد سلاح خواهد دست خواهد گرده مرنه به پدکرهای دیشتی که دم سینو را دچنده که نمیش چه بترسه yani جمعه چه ونده بکن جباره و سرو قضات نه işte ve güvenli koşullar çalışır koşullar ne ve səruk azad ve səruk ne diyeyim dolayı benim mesela bir hoştuken işte İmralı'da C2 düzdüken falan ev hapsi ya bir de bunlar evvela zavbarın televizyon şopandına her roz İmralı arteş çeddi bizim evvela ditne ev bahr usalat bad kete tüsünüyorum ekraba ve İmralı Hamud bina beda böyle ne sərukati yani görüş yana tek kesit garanti da tüne yeken ve sərukati ne diyeyim dolayı ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک خەسە دەڕایگەیاند لە ئەنجامی هێرشی چەتەکانی داعش بۆ سەرخاڵێکی هێزەکانیان لە ڕۆژهەڵاتی دەیرە زور شەڕوانێک شەهید بوو شەڕوانێکی دیکەش بریندار بۆ قەسە دەڕایگەیاندووە بەردەوام دەبن لە بەرەنگاربوونەوەی تێرۆر و پاراستنی ئارامی و ئاسایشی هەرێمەکە قەسەدە هەروەها داوای کردووە گەل زیاتر هاوکار بن لە بەرەنگاربوونەوەی تێرۆر و دەستکەوتەکان بپارێزن کە لە کەسایەتی کە لە سایه فیداکاری شەڕوانان بەدی هاتووە و هەروە جەختیش دەکاتەوە تاکو هەڵوەشانەوەی شانەکانی تێرۆریستان و وشکردنی سەرچاوی هەڕەشەکان ئۆپەراسیۆنەکانیان دژی تێرۆر بەردەوام دەبێت. تەرمی شەروانی هێزەکانی کۆماندۆی قەسەدە مەهدی مەحێ ناسراو بە عەلی شێر کە لە 15 ئایار لە دەیرە زور شەهید بوو بە مەراسمێک لە قامیشول لە گۆڕستانی شەهید دەلیل ساروخان بە خاک سپێردرا. ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان شەمسخان گۆلۆ لە فەرماندەکانی قەسەدە کاوە گۆلۆ وتاریان پێشکەش کرد و دەربارەی شەهید قسەیان کرد.
دواتر ناسنامەی شەهید عەلیشێر خوێنرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کرا و باوتنەوەی دوورشم تەرمی شەهید عەلیشێر بە خاک سپێردرا. هەوڵدانەکانی یەکێتی لا نێوان پارتە سیاسی کوردیەکان لا سووریا تاکو دەچێت بەهێزتر دەبێت لە چوارچێوەی کۆنفرانسی یەکڕێزی و یەکەڵویستی کوردیدا پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدە و پارتی دیموکراتیکی سووریا پەدەکەسە لە شاری کۆبانی وەرکشۆپێکیان ئەنجامدا و تیایدا نوێنەرانی داری خۆبەڕێوەبەری و چەندین پارتی سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشدار بوون. هاوسەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی پەیەدەی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سلێمان عەرەبۆ ڕایگەیاند تێکۆشان لەسەر دوو ئامانجی سەرەکی بەدیدێت و بنیاتنانی سووریایەکی دیموکراتیک و فرەڕەنگ و هەروەها یەکێتی لەسەر بنەمای مافەڕەوەکانی گەلی کورد. عەرەبۆ هەروەها ئاماژەی بەوە کرد یەکێک لە بنەما سەرەکیەکانی کۆنفرانسەکە مافی هاوڵاتی بوونی یەکسانی هەموو سووریەکان و دانان با مافی گەلی کووردا. هەروەها ئەندامی کۆمیتەی ناوەندی پەدەکەسە گیلۆ عیسا ئاماژەی بەوە کرد لە ساڵی 2011ەوە لە سووریا سەردەمێکی نوێ بۆ کوردان دەستی پێکردووە و سەرنجێکی خستە سەر ئەوەکە پێشتر کورد ڕوبەڕووی توانە و قەدەغەکردن بووەتەوە. لەلایەکی تریشەوە ژنانی کوردی ئەوروپا لا چوار بەشی کوردستانەوە لە هەموو بەشە جیاوازەکانی کۆمەلگا و دامەزراوە سەربەخۆکان لا یادی 51مین ساڵی شەهیدبوونی لەیلا قاسم کۆبوونەوە و یەکێتی نەتەوەی ژنانی کوردیان دامەزران. سەبارەت بە ئەنجامەکان و کۆبوونەوەکە بەیاننامەیەکیشیان بڵاو کردەوە و لە بەیاننامەکە داهاتوە وەک ژنانی کورد کا بە شێوەیەکی زۆرە ملی لا وڵاتی خۆمان ئاوارە بووین بە ڕێزداری و پێزانینەوە شەهیدانی کوردستان و ژنانی بەرخۆدێر کا لە پێناو ئازادی داگیانی خۆیان بەخت کردووە بە بیردێنینەوە. هەروەها ڕاشیان گەیاندووە گەلی کورد زیاتر لە سەدەیەکە ڕوبەڕووی ئاوارەبوونی زۆرەملی ئاسەمیلەکردن کۆڵی و کۆمەڵکوژی دەبێتەوە. لە کۆتاییشدا بانگەوازی کراوە چیرۆک مێژوو هونەر و کار و تێکۆشانی ژنان کە میراتی بەرخۆدانێکی 100 ساڵەیە بگەێنن بە نەوەکانی داهاتوو. بۆ بەرزڕاگرتنی یادی شەهیدانی پێشەنگی پەکەکە عەلی حەیدەر قەیتان هەواڵفواد و ڕەزا ئاڵتون ئەمڕۆ لە سلێمانی مەراسمێکی شکۆدار ئەنجام دەدرێت. کاژمێر 4 ئێوارە لە هەوڵی تەوار مەراسمەکە بەڕێوە دەچێت و مەراسمەکە کراوەیە و ڕێکخەرانی مەراسمەکە بانگەواز لە هەمووان دەکەن بەشداری بکەن و دەشڵێن هاتنتان وەفاداریە بۆ خوێنی شەهیدان. با پێی راپۆرتی کۆلبەر نیوز کوروش نەدیمی هاوڵاتی شاری کامیاران لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزە ئەمریکانی ئەم شارەوە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. تا ئێستا زانیاریەک لە هۆکارەکانی دەستبەسەری شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیە لە بەردەست نییە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەبارەت بە هەوڵەکانیان بۆ ئاگربەست و ڕاگررتنی شەڕی نێوان رووسیا و ئوکراین دەڵێت پێم وایە پوتین سەرۆکی رووسیا دەیەوێت کۆتایی با شەڕی ئوکراین بهێنێت. هەروەها ئاماژەی بۆش کرد زێلێنسکی سەرۆکی ئوکراین بەهێزە و پاوەڕم وایە دەیەوێت کۆتایی با شەڕەکە بهێنێت. هەروە دەشڵێت گەورەی دەبێت بۆ رووسیا و ئوکراین کە دانوستانەکانی ئاگربەست لە فاتیکان ئەنجام بدەن چونکە ئەمە گرنگێکی زیاتر بە دانیشتنەکان دەدات. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە بمێنن لا خێر و خۆشیدا.